أفرمي دايكي إيمان داران عائشة خوالي الرازي بأفرمي قالت ما ضرب رسول الله صلى الله عليه وسلم شيئا قط بيده پیغمبر صلى الله عليه وسلم بدستي مباركي هرگيز نيدا لهيج ليدان بدستي پیغمبر صلى الله عليه وسلم نلا مروف ونلا حيواناتش پیغمبر صلى الله عليه وسلم بدستي لهيج نداوه ولا امرأة بتايبت لجن ولا خادما لخزمتكار إلا ليك حالتان به يعني پیغمبر صلى الله عليه وسلم بو نفسي خوي إنسان كاتيك لدنيا اشتكى يان بو خودي خوت أيكي يعني بو نفسي خوت أيكي يا لبر خاطري خوا أيكي أوي بش خوايك پیغمبر صلى الله عليه وسلم أو اختياري خوي تانية بس اوي بشي خوي پیغمبر صلى الله عليه وسلم هرگيز روجه لروجان طولي خوي نكردوته ولا كس بشي خوي عفي كردوه لبشي خوي بويا افرمي الا ان يجاهد في سبيل الله الا لكاتي غزا كردنا الا لكاتي جهادا كاتي كبرانبر بدجمن ابيته ولا بيناوي خوايا پیغمبر صلى الله عليه وسلم جنگاوه وما نيل منه شيء قط فينتقم من صاحبه پیغمبر صلى الله عليه وسلم هیچ شتێکی پێ نەوتراوە یان جوێنێک یان قسەیەکی ناشرین یا لێدانێک پیغمبر صلى الله عليه وسلم لە خاوەنی ئەو کەسە کە دایە لە پیغمبر صلى الله عليه وسلم یا قسەیەکی بە پیغمبر کردووە لەبەر خاتری خۆی انتقام لە کابرا بسێنێتەوە مستحیل شتیوانە بۆ إلا أن ينتهك شيء من محارم الله فينتقم رسول الله صلى الله عليه وسلم إلا مگر يك لحدود كاني خواي تعالى بيشيل بكري إلا مگر يك لسنور كاني خوا بيشيل بكري أو كاتب پیغمبر صلى الله عليه وسلم لجبجي كردني شرعي خوايا برياري داوة نك لبر خاطري نفسه خدي خوي أجينا پیغمبر صلى الله عليه وسلم خلق واهبوا جوێنی بە پێغەمبەر داوە بە خودی پێغەمبەر قسەی کردووە پێغەمبەر صلی الله علیه وسلم لێی خۆش بووە یان کردوێتی عباکەیە لە دواوە ڕای کێشا و ئازارێکی زۆری بە پێغەمبەر گەیاندووە بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم بە زەردەخەنەوە و بە پێکەنینەوە ڕووی کردووەتە کابرا و هیچ بیری لەوە نەکردوێتەوە یان تووڕەیەک بەدەم چاویشیا دیار نەبووە بەرامبەر بە کابرا لەبەرەوە زۆر مهمە ئینسانی مسلمان ام اخلاقاني پیغمبر صلى الله عليه وسلم لخويا جيب جيبك امام احمد لمجلدي ششا لجزء ششا للا بريصة سيا افرمي لعائشة وايجريتها افرمي قالت ما لعن يعني خاتو عائشة افرمي پیغمبر صلى الله عليه وسلم ما لعن رسول الله صلى الله عليه وسلم مسلما من لعنة تذكر هرگيز روجه للروجان پیغمبر صلى الله عليه وسلم لعنته نفرتي لكسيك نكردو ولا مسلمانك نكردو پیغمبر صلى الله عليه وسلم روجه للروجان لعنتي لمسلمانك نكردو باس كرابه خلق باسي كابلين پیغمبر لعنتي لفلان مسلمان كردو ولا انتقم لنفسه شيئا يؤتى إليه پیغمبر صلى الله عليه وسلم انتقامي بو نفسي خوي لكسك نكردوتو طولي خوي لكس نكردوتو إلا أن تنتهك حرمات الله عز وجل إلا مجر حرمتك لحرمتكاني خوي تعالى بيشيل كرابي ولا ضرب بيده شيئا قد پیغمبر صلى الله عليه وسلم بدستي نيدا ولا هيت شتي نلا ولاخ نلا حيوان نلا إنسان إلا أن يضرب بها في سبيل الله إلا مجر لكاتي غزا كردنا برانبر بكافر كان ولا سئل شيئا قط فمنعه يكروج للروجان نبوة داواي شتي لبيغمبر بكري وهيبيا ومنعي بك هركسي تنانت جاري وهبوا كابرايك بهدية جبيكي جواني بو بيغمبر هناوا بينويتي كالبلكي بيغمبر صلى الله عليه وسلم كالو بلكاني وانية بويا روجتو جبيكي جواني بهدية بو بيغمبر خواه هناوا بدلي خوي جبيكي هناوا هر لو شوينه كسيك اوي بدل بوا وتيتي اي پیغمبري خوا
ئەو جوبەیە زۆر جوانە بۆ نایدەیتە من یەکسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم لە شانی خۆی کردوتە بەری کابرا. تەنانەت جاری وا هەبووە بەبار ئاڵتون هێناوەتە بەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم زەکات و ئەوانە بەبار هێناویانە. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەندەی بەخشیەت و ئاگای لە خۆی نەبووە حتا بەشی ئێوارەی خۆی نەهێڵاوەتەوە بۆ خواردنی ئێوارە. هەروەها هەدیە و دیاری ولا سئل شيئا قط فمنعه إلا أن يسأل مأثما إلا مگر داوای شتێکی گوناحی لێکرا بێ يعني شتێکیان پێوت بێ گوناح بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فإنه كان أبعد الناس منه دوورترین کەس لە گوناحەوە پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم. بۆیە کەسێ داوای شتێکی گوناحی لێ بکردایە پێغەمبەر صلی الله عليه وسلم بجێبەجێی ناکرد. ولا خير ئەم صفاتانە زۆر گرنگە براینە تەماشای ئێمەکە ئێمەی مسلمان چەندێک شوێنی پێغەمبەر کەوتوین تەماشاکەن خۆشەویستەکانم. ولا خير بين أمرين قط إلا اختار أيسرهما پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر خوا مخەیەری بکردایە لە بین دوو شتە دائما ئاسانەکەی هەڵەبژارد ئەوەی سووک بوایە لەسەر خەڵکی پێغەمبەر ئەوەیانی هەڵەبژارد. وكان إذا كان حديث عهد بجبريل يدارسه كان أجود بالخير من الريح المرسلة. ولكاتك أجر جبريل عليه السلام بهاتا ودرسي بي بداية وبيغمر صلى الله عليه وسلم أو أندي ترى بيغمر صلى الله عليه وسلم سخاوتي أنوان حتى تنانت لباي شمال چەند خۆشە و چەندێتی بەقەوەتە بەهێزە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوەش خێراتر بووە لە بەجێهێنانی کاری خێرا و لە خێرکردنە. تەنانەت جارێک پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مزگەوتان نوێژی عەسریان کردووە دوای نوێژی عەسر پێغەمبەر صلی الله عليه وسلم عادەتی وا ئەبووە دائەنشت ذکرەکانی دوای نوێژی ئەخوێنا آية الكرسي اللهم أنت السلام منك السلام تباركت يا ذا الجلال والإكرام والسيوسي جار سبحان الله سيوسي جار الحمد لله سيوسي جار الله أكبر وجارك أيوت لا إله إلا الله وهندي أذكاري لم شوازاني أخونا لدوي همون نيوجا فرصة كان بلام نيوجك لنيوجا كان بيغمر صلى الله عليه وسلم سلامي دايا ويكسر حلصة بسر خلقك تيبر بالروشت وبمال خلقكش عجائب بين هاد پێغەمبەر صلی الله عليه وسلم عادەتی وانە بووە بۆ ئەوەندە بە خێرا هەڵسا و ڕۆشت. هەندێکی پێچوو دوایی گەڕایەوە فەرمووی مسلمانان ئەوە پارچەیەک ئاڵتون یان مقدارێک پارە بۆ خێر هاتبوو لە ماڵا بوو لە کاتی نوێژەکە کەوتە بیرم کە ئەوە ماوە تۆ نەمبەخشیوە بۆیە زوو ڕۆشتم بە ماڵم و بیگەێنە شوێنی خۆی وتم نەوەک تاخیر ببێ لە شوێنی خۆی لە کاتی خۆی. تماشاكن برا بالرزقان حتى تنانت لما مسائلنا جاري وهي مسلمانك دي مثلا برسيارك كالي ما مثلا مانيك يان صالك يان دو صال زكاة تاخير كردوه آية گناح بارا بم تماشاك پیغمبر صلى الله عليه وسلم چاورانی دقه و دو دقه نکردوه چونکه لوانه او پاره که تو تاخیرت کردوه اگر بیگەیانی بە فەقیرێک بیپارێزێ لە مردن بیپارێزێ لە نەخۆشیێکی گەورە کە تو زوو بیگەیەنی بەڵام کە درەنگەیاندت و تاخیرت دەرت کرد لەوانەیە زەلامێ بمرێ و تۆ محاسبە بکرێ لە ڕۆژی قیامەت لەسەری. لە حەدیثێکی ترە کە ئیمامی ترمذی ئەیگەڕێتەوە حەدیثی ژمارە 3893 لە خاتو عایشەوە لە دایکی ئیماندارانەوە ئەفەرمێت قالت فرمووی قال رسول الله صلى الله عليه وسلم پیغمبری خوا صلى الله عليه وسلم فرمووی خيركم لأهله وأنا خيركم لأهلي. گوێ بگرن برا بەڕێزەکان خۆشەویستەکان پێغەمبەرەکەتان بناسن بزانم پێغەمبەر چی ئەفەرمێ دیقەت بدەن لەم حەدیثە کە دڵنیام زۆر بەمان مخالەفەی ئەکەین زۆر بەمان جێبەجێمان نەکردووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ باشترین کەستان مسلمانان ئەهلی ئیمان باشترین کەستان ئەو کەسانن بۆ کەس و کارەکەی باشە خەیرکم لئەهلیه
ئەهلی ئینسان ژنەکانی یعنی خێزانت مناڵەکانت باوکو دایکت براو خوشکانت کەسە نزیکەکانت ئەوە ئەهلی ئینسانە ئەوە کەس و کارەکەتە باشترین کەس ئەو کەسەیە بۆ کەسەکانی خۆی باش بێ بۆ خێزانەکەی باش بێ براینە خەڵکانێکی زۆر هەن لە دەرەوە دائیمەن دەم بە پێکەنینە قسەی خۆشە قسەی نەرمە معاملەی نەرمە سبحان الله بەرامبەر بە ژنەکەی زۆر توند و تیژە زۆر زبرە بە مام جاری وا هەیە چەند ڕۆژ جاری وا هەیە قسەی لەگەڵا ناکە لەسەر بچووکترین شت بەرامبەر بە کوڕەکانی بەرامبەر بە کچەکانی زۆر زبرە لە دەشت ئەگا بە هەر کەسێ سەلام عەلەیکوم چۆنن دەنگ و باسن ئەگا بە مناڵەکانی خۆی سەلامیان لێ ناکە دێتەوە بە ماڵ ناژێ بە ماڵ و مناڵی خۆی ناژێ سەلامی خواتان لێبێ خەڵکێکی زۆرمان هەیە خەڵکێکەیە ڕەخنە ئەگرێ ئەڵێ من تا ئێستا ژنەکەم نەیوتوە ماندوو نەبی ئێمەش پێمان وت وتمان باشە قەینا تۆ تا ئێستا ڕۆیتە تۆ بڵێ ئەسەلام عەلەیکوم تا ئەو بڵێ ماندوو نەبی وتی نا وەڵام منیش سەلامم نەکردە ئەی تۆ سەلامت دەکردە ئەو چۆن بڵێ ماندوو نەوی بکە تۆ سەلام لە ماڵ و مناڵی خۆت ناکەی دەم بە خەندەنی لەگەڵیانە ناڕۆیتە دەمی کێشەکانیانەوە ئەی ئیتر ئەمە چۆن باوکێکی بۆ دایک و باوکت خراپی تا لە دنیایان خراپی زۆر بە ڕەحم نیت بەو شێوە نیت کە پێویستە کاتی ئەمرنیش هەرگیز بەبیرت نایە خێرێکیان بۆ بکەیت هەرگیز بەبیرتان نایە دوعایەکی خێریان بۆ بکەیت دەی هەندێ لە پیاو چاکان و لە پێشینانی ئەم ئومەتە ئەفەرمن واللهی لە ژیانمە نەبووە شەوان هەڵسم شەونێژی بکەم ئیلا ناوی چی کەس و کاری خۆم هەیە هێناوە و دانە دانە دوعام بۆیان کردووە و ناوی ئەو مامۆسایانەی کە ڕۆژێ لە ڕۆژان فێریان کردوم و ناوی هەموو کەسێک کە چاکەیەکی بەرامبەرم کردووە هەموو شەوێ شەونێژیم کردووە ناوێنم بردووە دوعای خێرم بۆیان کردووە ئەوەیە پیاو چاکان بەڵام ئێمە ئاوای ئەوە تا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی باشترین کەسان ئەوەیە بۆ کەس و کارەکەی باش بێ مامۆسایەک بانگخوازێک ئەیگەڕێتەوە لە یەکێک لە وڵاتە ئیسلامیەکان ئەڵێ دەرسێکم هەبوو وتارێکم هەبوو لە بنکەیەکی فێرکردنی قورئان لە بنکەیەکی فێرکردنی قورئان محاضەرەیەکیان بۆ دانابووم دەرسێکیان بۆ دانابووم منیش چوون بۆ ئەوەی لەوێ پێشکەشی بکەم سواری سیارەیە تەکسیەک بووم کە نزیک بوومەوە هاتم حیساباتی لەگەڵا بکەم ئەڵێ لە ڕێگا باسی ئەوم کرد کە من محاضەرەمەیە و لە بنکەیەکی قورئان و هەر حەزم کرد بڕێ باسی ئیسلامی بۆ بکەم کە گەیشتنە نزیکی شوێنەکە پارەم دەرکەوتی پارە وەرناگرم محاولەم لەگەڵا کرد وتی من وعدم داوە مامۆسا من وعدم داوە بەخوای خۆم 3 ساڵت دایکم وفاتی کردووە وعدم داوە وەکو حەقێک لە حەقەکان کە بۆ دایکم ئەنجامی بدەم خێرێک لە خێرەکان بۆ دایکم ئەنجامی بدەم هەر کاری بنکەیەکی قورئان خوێندن هەبێ یان کاری مزگەوتێک هەبێ یان کاری خەستەخانەیەک و خێریەک هەبێ وەکو نەخۆش و ئەوانە من کرێی لەسەر وەرنەگرم لەبەر خاتری خوای تەعالە بۆ ئەوەی وەکو خێرێک بۆ دایکم سیرکن برا بە ڕێزەکان کام لە ئێمە وتی 3 ساڵ ئەمە کارمە لەو کاتۆ دایکم وفاتی کردووە ئەم وعدەم لەگەڵ خوامە حتا بمێنم لە دنیا کام لە ئێمە ئاوا ئەکەین وتی زۆر معجب بووم بە تەسەڕوفی ئەم سایقە کە چوومە ناو دەرسەکە دەرسەکە دەرسی ئافرەتان بوو وتی کە محاضەرەکەم بۆیان دایەوە ئەمەشم تایە باس کرد کە ئینسان حەقی مردوەکانی لەسەری هەیە بە تایبەت دایک و باوکت بە تایبەت مردووە نزیکەکانت دەی خێریان بۆ بکەن ئەوە تا کەسێک ئێستا منی گەیان ئاوای وت وتی هەر لەو شوێنە یەکێک هەڵساوتی مامۆسا پارەک وەکەینەوە بۆ دایکی ئەو سایقە پارەیەک بەرماڵێکیان شتێکیان دانا و پارەیەکی زۆریان کۆ کردەوە لەوێ و
بیکەن بە بیرێک بۆ دێک بۆ شوێنێک دێهاتێک بیکەن بە بیرێکی ئاو خواردنەوە بۆ ئەوەی خێرێ بێ بۆ دایکی ئاو سایقە تێ دڵ خۆم وتم سبحان الله ئەبێ ئەم سایقە چەندێ نیەتی پاک بوو بێ لە کارەکەی ئەوە تا ئەمانە ناشی ناسن ئەوە تا بیرێکیان بۆ دایکی ئاو سایقە لێدە جا بە ڕێزانم حەقە ئێمەش بۆ کەس و کارەکەی خۆمان بە تایبەت دایک و باوک خێزانەکەت مناڵەکانت ئەمانە حەقیان بەسەری تۆ پێویستە ئێمە چاک بین بەرامبەریان پێویستە ئێمە یعنی چەندیەک چاکی بنوێنی بەرامبەریان هێشتا هەروەکەمی بزانە چونکە بەڕاستی ئەوانە زەخیرەی تۆن ئەوە دایک و باوکت ئەوە حەقیان ها بەسەرتەوە ئەوە دیارە خێزانەکەت تا لە دنیایە شەریکی حیاتە هاوژینی تۆیە مناڵەکانیشت زەخیرەی تۆن تۆ ئەگەر چاکەیەکیان بەرامبەر بکەی لە دنیا بیریان ناچێت کە مردی چاکت بۆ بگێڕنەوە ئەگەر دانیشتێتی چیرۆکێک و بەسەرهاتێکت باس کرد بێ حتا لە بیریان بێ ئەوانش لە دوای خۆت باسێکن خێرەکەی بۆ تو ئەڕوا ئەگەر چاکەیەکت کردوێ بەرامبەریان دەرحەقیان لە بیریان ناچێ ئەوانش لە هەموو کاتێکا تویان نەکەوێتە بیر خێرت بۆ ئەکەن دوعای خێرت بۆ ئەکەن بەڵام ئەگەر کەسی عکسی ئەمە بوو خوا پەنامەمدا ئەوە لەو سونەتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بێبەش بووە و پێغەمبەر فەرمێ وأنا خيركم لأهلي ئەفەرمێ وأنا خيركم لأهلي يعني من لە ئێوە زیاتر بەهۆی ئەوە کە پێغەمبەری خوایە و قودوەیە و سەرمەشقە بۆ ئێمە لە هەر هەمومان زیاتر پێغەمبەر صلی الله عليه وسلم چاک بووە بەرامبەر بە خێزان و کەسوکاری خۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژانە ئەچوو سەردانی فاتیمەی کچێکت هەر ڕۆژە فاتیمە نەهاتایەتەوە کە دابوو بە ئیمامی عەلی هەر ڕۆژە فاتیمە نەهاتایەتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەچوو بۆ لای هەر کاتێ فاتیمە بەهاتایەتەوە شوێنەکەی خۆی بۆ چۆڵە کرد و هەڵەسا لە بەردەمی و ناوچاوانی ماچە کرد لە شوێنی خۆیدایەنە دەی مسلمانی وا هەیە ئەهلی مزگەوت والله ئەهلی مزگەوت سوێنی خواردێ لەو ڕۆژۆ کچەکەی داهاتەش و سوێنی خواردێ نازانم لەسەر کێشەیەکی بەسیط یان لەسەر شتێک یان تۆزێ مەسەلەن بۆ منە ڕازینە بۆ کەسە بیدا یانی مشکلەیەکی بچووک نازانم چی بە مشکلەک بە سوێنی خواردێ لەو ڕۆژۆ دایەتێش و قبوڵ ناکە بێتۆ ماڵ ئەو باوکەکە ئی نازانم تر ئەمە ڕێبازی پێغەمبەرە ئەوەش نمونەی حاجیشە ڕۆشتە ماڵی خوا بچووکترین شت لە کوڕەکانی خۆی قبوڵ ناکە بچووکترین شت لە کچەکانی قبوڵ ناکە بەڵام خەڵکی تر ماڵی بخۆن سەری بشکێنن هەر چۆن بن لەگەڵانە ڕێکە کەفێ بەس بۆ ماڵی مناڵی خۆی تند و تیژە زبرە درژە بە حیاتی دانانشی قسەیەکیان بۆ بکە بە حیات یعنی دەمەتەقیەکیان بۆ ناکە وە سەردانی ماڵی مناڵەکانی خۆی ناکە ئەمە کەی مسلمانە طبعا ئەوە بەرامبەر بە ژن زۆربەمان قسووریمان هەیە حەقیقەت یعنی زۆربەمان قسووریمان هەیە بەرامبەر بە خێزانەکەمان داواکارم خوای گەورە بۆ خاتر ناوجوانەکانی خۆ ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە لەوانەمان بگێڕێ کە شوێنی پێغەمبەر بە ڕاستەقینەی ئەکەون یا ربی خوایە دامەزراومان بکەی لەسەر دیندارێتی لەسەر ئیسلامەتی یا ربی خوایە هەرچی ئەیبیسین هەوڵ بدەین جێبەجێ بکەین لە ژیانمانە یا ربی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ربی ئیسلاحی حەڵمان بکەی یا ربی خوایە ئیسلاحی ماڵ و مناڵمان بکەی یا ربی مسلمانە داوای دوعای خێری کردووە کەوا کچەکەیە دابەش و خوای گەورە بۆ خاتر ناوجوانەکانی خۆی بەرەکەت خاتە ژیانی کچەکەیەوە چەند خۆشەیە کە داوای دوعای خێر بکە کچەکەی ئەدا بەش و داوا بکە آخر ئەمەش صفاتی ئیسلامە داوا بکە بڵێ مامەسا دوعای خێری بۆ بکە ئەمە نیعمەتی زۆر گەورەیە بەڕاستی یا ربی خوایە ڕەحم بەخۆی و بە ماڵ و مناڵی بکە یا رب العالمین یا ربی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەیت بەتایبەتی ئەوانەی کە داوای دوعای خێرمان لێەکەن یا ربی خوایە ڕەحم بە مردووی هەموو لایەکمان بکەی یا ربی ڕەحم بە دایک و باوک و برا و خوشک و کەس و کارمان بکەی یا ربی ڕەحم بە باو باپیرانمان بکەی کە وەفاتیان کردووە ڕەحم بە کەس و کارمان بکەی کە وەفاتیان کردووە یا ربی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت کوردستان لە بەڵاو موسیبەت بپارێزە یا ربی خوایە تەماحمان تێکراوە خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت سەرکەوتومان بکەی یا ربی خوایە ریزمان بکەی بە یەک ڕێز تەبایی بخەیتە نێوان کاربەدەستانی ئەم وڵاتەوە یا ربی خوایە ڕێگای باشیان پێ پیشان بدەی یا ربی خوایە سەرگەردان نەبین یا ربی خوایە سەرگەردان نەبین یا ربی خوایە سەرگەردان نەبین یا ربی ئەوانەی کە چاکەمان دەرحەقیان کرد ئێستا تەماحمان تێەکەن ئێستا بە حەقمان نازانن کە ئێمە بچووکترین مافەکانی ژیانی خۆمانمان هەبێ
ئێسش خۆیان بە خاوەنی ئەم وڵاتە ئێمە ئەزانن کە ئێمە ڕۆژێ لە ڕۆژان بە زۆر لکێنراینەتە ئەوانەوە ئێستا بە حەقمانی نازانن ئێمە داوای مافی خۆمان بەسیترین مافی خۆمان کە ئەوەیە ئێمەش وەکو مرۆڤ بژین ئێمەش خاوەنی خۆمان بین خاوەنی کیانی خۆمان بین هەتا کەی ئێمە بترسین لەوەی کە دەکار بەدەستێک ببێتە خاوەنی ئەم عێراقا سبەی سەرمان ببڕێ لە ناومان باکی مابارانمان بکە ئەنفالمان بکە هەتاکەی یعنی لە ڕاستیە ئەمە بەسیترین مافە کە ئێمە خاوەنی خۆمان بین ئێمە خاوەنی وڵاتی خۆمان بین بەڵام ئەوان پێمان ڕەوا نابینن ئەم مافە بەسیتەش یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت هەر کەسێک تەماح بەم ملەتە ئەکا تەماح بەم ملەتە مسڵماناکە یا ڕەبی خوایە بە دەردی خۆیەوە مەشغوڵیکەی یا ڕەبی خوایە ڕۆژێ لە ڕۆژان نەمان کەیتە ژێر دەسە هیچ کەسێ یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت لە ناو یەکا تەبامان بکەی تەبایی و یەکریزی ناو خۆمان ئەبێتە مایە ئەوەی کەوا کەس ناتوانێت تەماحمان تێ بکە یا ڕەبی تەبامان بکەی آمين 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 الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه الطيبين الطاهرين وعلى من تبعهم بإحسان إلى يوم الدين رضي الله عنا وعنهم أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون خوش يسكن خوتان أقداري أم وضعهن كإساء روي كردستان براسي وضعك ترسناك وضعك هركسك هلا سيو هالرشمان ليدا هركسك هلا سيو خوي بخاوني إيما أزاني تناند اواني كوا ايمن لبيناوي اوانا يعني لا نقبتي اوانا چندين بلكو بلهم صدها شهيد من داوا ايسا سيركي اوانيش بروا نازن كي ايما بقين بما فكاني خومان بوي خوشوي سكانم داواتان لي اكم ام چند روجي كانتيايا بشو بروج دمتان لدعاء نبري بردوام دعاء بكن بتايبتي بياوا بيركان من ريش سبيكان من بيرجنكان من گەنجە جوانەکانمان تا ئێستا تووشی گوناح نەبوون دوعای خێر بکەن بپارڕێنەوە لە نوێژەکانتانە لە هەموو سات و وەختێکتانە داوا بکەن خوای تەعالا سەرگەردانمان نەکە چونکە بەڕاستی وەزعەکە ترسناکە و خوا نەخواست تووشی هەر کێشەیەک بین هەر شەڕ و ئاژاوەیە بین لەگەڵ هەر دراوسەیەکی دەوروبەرمانە لە ڕاستیە ئێمە بەرگە ناگرین ئێمە ملەتێکین هێشتا لەسەر پای خۆمان نەوەستاوین زۆر زەحمەتە بۆیە دوعا بکەن خوای تەعالا بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی بەزەی بە حاڵمانە بێتەوە ئەو هەموو خوێنە ڕژاوە ئەو هەموو خەڵکە دراوەتە کوشت ئەو هەموو وەزعەت دروست بووە خوای تەعالا بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی ڕێنمایی کاربەدەستانمان بکە ئێمە براینە کاربەدەستانی خۆمانمان خۆش بوێ یان خۆشمان نەوێت ئەوانەی کە حەزی لێ یەکەن ئەوانەی کە حەزیان لێ ناکەن ئەوەی کە خەریک سیاسەتە ئەوەی کە دوورە لە سیاسەتەوە يعني أمام مسألة نية بوتري والله خوال ناوي بداو بشكو خوايا أم ظروفة إن بيو تياب كاك خو أو تياناتي هيج لا كم ترين احتمالات ده عندي هيج كار بدسي لولاتك أجر ظروف بقومي أو تيابتشي بلكو هل كار بدسيك لم كار بدسانا أجر ظروف يبي أوان رجاي كان يبو درباز بون بس أوي كتياتي ملته بويا تخوا كس دعاي شرنكا كس قصي غلط نكا ئێمە ئێستا کاتی ئەوەیە تەبایی و برایەتی و خۆشەویستی لە نێوانیەکە زیاد بکەین خوا ئەگەر ببینێ ئێمە دڵمانیەکە ریزمانیەکە خوش بەزەی پێمانەتێتەوە بەس ئەگەر ببینێ ئێمە دژ بەیەکین ئێمە قینمان لە یەکە ئێمە لەگەڵ یەکە نامان کرێ جاری وایە برا لەگەڵ برای ئەکاتە شەڕ کوڕ لەگەڵ باوکە ئەکاتە شەڕ خزم لەگەڵ خزما بینی تەواو نییە لەسەر لەبەر خاتری وەڵا ئەمە فلان حزبەوە فلان حزب ئەمە حزبی چی بەخوا خوا نەخواست ئەگەر شتێ بقەومێ کەس هەمومان یەک حەسابمان بۆ ئەگرێ ئیتر ئەوەی گۆڕانە ئەوەی پارتیە ئەوەی یەکێتیە ئەوەی ئیسلامیە هەر هەموو یەک حەسابی بۆ ئەگرێ ئەوەیشی بێلایەنێک و نەکبەتێکە ڕەش و ڕوتێکە کەس تا ئێستا لای لێ نەکردێتەوە بەخوا ئەویش هەر خوا پەنامان بدە ئەوان بێن نایژن تۆ ڕەش و ڕوت بووی بێلایەن بووی ئەوانەشە بەریەکەون بۆیە خۆشەویستەکانم دوعای خێر بکەن قسەی باش بکەن خوای تەعالا لەوانەیە عقوبەمان بدات بە خراپەی خراپەکارێک داواکارین خوای تەعالا بە خراپەی هیچ کەسێک ئێمە ملەتەکەمان لە ناو نەدا بۆیە براینە دوعای خێر بکەن دوعای خێر زۆر مهمە زۆر گرنگە بپارڕێنەوە لەوانەیە بە دوعای کەسێک خوای تەعالا ڕەحم بە ملەتەکەمان بکە
لبر او من اوي كنصيحتي من ابو ايوا اسم هيك نصيحتي كاربدستان شي بلين بس بلين خوا هدايتي انت خور رجاي كي باشان بيبشان دا رحم بيمك اجي ناقص ابو اوان اسفادين يلم كات اوان جو اسل لامريكا اجرن جو لروسيا اجرن جو ليمن اجرن بس يمل ناو يكا تبايو برايتي وخوشويسي بلاو بكينوا واز لحزباتي بيرن لو مكنوا كي دسلات دار كي كاربدس كي بيد دسلات كي ظلم ليكرا امانه هم يبخنا لا استلم ما دعاء خيركم بلكو خويت على الرحمن بيبكا خويت على الرين ماي اوان يجبكات تبايو برايتي بخاطر نيوان يعني ام كوبونوانا كاي كان لقال يكتريا لم كات ساتو وقت زور ناسك خويت على برهميكي برهمي بخاطر دايو برهم داريك ان شاء الله تعالى اجينا وتا دجمنان سيكن للحظه كي حرب تشوك ليش تبي يكسر او محافظي كركوك لابن او قراره دانشن بك مثلا بون من رئيس كو اما ما خوش امان عراق تازه اما كشمان براين رئيس جمهوري كرده كوتا رئيس جمهوري بيد دانشتي برلمان خو حافظي ليكن هرچی پرلمانتارت هي هر هموی حسابي درجنا درو حسابي منالكي بوناكلي معناه ويا منو تولم عراق بيغشين يعني براسي لخوراي لكن راينة عراق لخوراي يعني بويا ما حقي خومانا ما في خومانا الرجل الرجان سنوري خومانا هبه حدودي خومانا هبه يستبع عند هاتو به همونا متفقين ابي هبه بس كوما لقالين با استنبي ودهاتو لبروي ظروفك ناسك اوانا مهم اوي اما دعاء خير كن خوي تعالى ظروفي لبينه باربو ام ملته كما انت انا شي خوي تعالى سرب خويو جيش بحكمتش او اواتيك اواتي همومانا بينيتي دي ان شاء الله الرجل الرجان يستبي لدهاتو ابي لهركاتك ابي ان الله وملائكته يصلون على النبي يا ايها